لەگەڵ وەرگرتنەوەی ئەنجامەکانی پۆلی 12 زۆر چیرۆکی جیاواز هەبوو کە باسی لە سەرکەوتنەکان دەکرد. ئەمەی ئەو جارە تۆزێک جیاوازترە کە دوای ئەوەی ساڵی پار بەهرێز نمرەی 90 بەدەست دێنێتن بڕوا بە خۆبوونێکی زۆری دەبێت و دادەنیشێتەوە و ئەم ساڵ پێنجەمی هەرێمە و نمرەکەی 98.8 کە بە تەنها 4 پرسیاری غەڵەت بووە. بۆ زانیاری زیاتر من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆی بکەم ئەگەر بێتە ئێرە کاک بەهرێز سلااوت لێبێ ئەوم بۆ باس بکەکەوە سارد نەبیەوە دوای ئەوەی ساڵی پار نەوەتت بەدەستێنەوە بڕیاری ئەودا دابنیشەوە ینی تااقەتت هەبوو کەوا سعی بکەی بەناوی خوددا وڵای ڕاستی حتمما بەشەرکەوە تو ساڵێکی دوور دێشت بڕێماندی دەبی بە ئازارەکان تێپەر دەبی بەڵام بڕوا بە خۆبوونەکەی خۆم نانی کاو باوەڕم بخۆ بوو هەستندەکە شانی زیاترم دەتوانم زیاتر بەدەستێنم لێ بڕیارم دەکە خۆم بێنمەوە. ئەی قسەی دەوروبەرەکەت ینی هیچ کاریگەری لەسرت نەبوو زۆر جار دەڵێن کەوا ئەگەر خۆت بێڵیەوە تااقەتی سەعید دامێنێ والله حتما دەوروبەر بە هەندێک قسەی دەکاتن نانی کە یان سار دەکات یان دەڵێت تو نەوەتت هینای لە خۆت بەجێ دێڵێ عالە مەمنون نەوەتی بینیت وانە بەس هەر کەسە و کاو باوەڕ بە خۆبوونەکەی خۆی و ئاسیکەوە ناو مێشکی خۆی دانەیە کە بتوانێت بەدەست بینی بەس ئەوە تەسیر لێ نەکردن نانی باوەڕ بە خۆبوونەکەم زاڵتر بوو. قسەی چێ زۆر کاریگەری لەسەر هەبوو لەو ماوەی کەوا دانیشتیەوە لە پۆلی 12 والله بە ئەساسیان خێزانەکەم نانی و دومیش مامۆستاکان کە ئەو باوەڕیان بە من هەبوو حتمما دەورێکی زۆریان ئەوان باوەڕیان بەم هەبوو کەوا نمرەشی بەرزم و هاوڕەکانیشم ڕۆڵیان هەبوو نانی زۆر کات باڵپشتیان کردیمە. بڕیاری ئەوە دابوو ئەگەر ئەو نمرەیە بەدەستنێنی دووبارە دانیشیەوە یاخود ئەو جارە ینی دەر ئەو قۆناغت دەبڕی ناوڵە نانی چکە پێش ئەوەی کە خۆم دەست پێکەمەوە بڕیان لەگە خۆمدا و بەڵێن بخۆمدا و بە هەموو شتێکی قۆناغە ڕازیمە نانی ئەگەر خوان خواستە کەم تریشم هێنا بە هەدەم بڕی. ئێستا دەتەوێت چ بەشێک هەڵبژێری دوای ئەوەی ئەو نمرەت بەدەستێنەوە؟ وڵی ڕاستی ئێستا لەوانی هەمویان بڵێن کۆلێژ پزیشکی ڕاستی حەزێکی منداڵی خۆمکەوە کۆلێژ دەرمانسازیە بەڵام ئێستا الحەمدولillah نمرەی کۆلێژی پزیشکیشم هینەیە ڕاستی لەبیرکردنەوەدام جارێ بین ئەم دوو کۆلێژدا. ئەی چ پامێکت هەیە بۆ قوتابیانی ساڵی نوێی خوێندن کەوا ئەم ساڵ بوونەتە پۆلی 12 و قۆناغێکی گرنگیان لە پێشە؟ وڵی حتمما پۆلی 12 قۆناغەیە گرنگە بەڵام هەموو ژیانیش نییە و خوێنی ڕۆژان ئەو پامەم هەیە کە خوێنی ڕۆژان لەبین دەکەن ئەوە تەنها ئەساسترین شتە و قوتابیانێکی ئێستا لە هاوینیشدان هاوین بەڕاستی شتێکی نانی زۆر گرنگە بۆی کەوا سەرکەوتنێکی باش بدا بەدەستبێنی چکە کاتێکی زۆر تێ و پامێکی خۆشم کە ئەو قوتابیانێکەوە دووەم ساڵیانە بۆ میان چەند ساڵە مەسەن لە پۆلی 12 ماینە باوەڕیان بەخۆ هەبیتن چونکە هەر ڕۆژێک هەیەکەوە سەرکەوتوو بیتن بەڵام بۆ ئەوانشی کەوا دانێ مەسەن خۆیان بکەنە دووەم ساڵە دەبێت دووبارە دانیشتنەوە لەگەڵ خۆیان بڕیاردن کەوا ئایا توانای هەیە یاخودنا.